ماڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەو ناوەند و فەرمانگە و کەسە خێرخواز و سەرمایەدارانەی شار بەسەر دەکاتەوە کە هەمیشە بەشێکی گەورە بوون لە خزمەتکردنی هاوڵاتیان و قەڵغانێکی بەهێزیش بوون لە پاراستنی سەر و ماڵ و سەلامەتی و تەندروستی هاوڵاتیاندا. بۆ ئەوەی ئێمە لە نزیکەوە پێی بڵین کە پشتگیری ئێواکەین، هاوکارتانین، یارمەتی دەرتانین و زۆر زۆر سپاسیانەکەین کە ئەوان لەم ماوەیە کەم قەیرانانە هەبوو بەهۆی نەخۆشیەکە و لێکەوتەکانی ئەو نەخۆشەوانەیە کۆمەڵی قەیرانی کە دروست بوو ئەوان توانیان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت بکەن. من هەلێرەوە داوا لە هەموو سەرمایەدارە نیشتیمانیەکانی خۆمانەکەین کە وەک ئەمان هەوڵ بن شتێکی لە ژان و لە ناخۆشی گوزەرانی خەڵک کەم کەنەوانێ. بە خێراتنی کاک جەزای سێمەجی لە پرسای مەڵبەندی سلێمانی و هاوڵەکانی یەکەم کە بەسەریان کردمەوانێ لە پای خزمەتکردنم بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت خەڵکی شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی و من لێرەوە بەڵێنە دەم بەردەوام ئەبم لە خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی سلێمانی و هەژار و کەم دەرامەت و کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکان و ئینشاءڵڵا ئەم سەردانانە من پێم خۆشە بەردەوام بێ بە سەرکردنەوەی سەرمایەدارەکان و سەرمایەدارەکان گرنگە چونکە پشتگیریەکی زۆر باشە پشتیوانیە لەلایەن مەڵبەندی سلێمانی و یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ. یەکێتی هەموو کات خۆی بە پاڵپشت و هاوکارێکی باشی هەموو ئەوانە زانیوە کە کار دەکەن لە پێناو خزمەتکردنی گشتیدا بۆ ئەمە بەستەش لە سەرەتای سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا پاڵپشتی و هاوکاری کەرتی تەندروستی کردووە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تا دەگاتە کەرکووک و تەواوی ناوچەدا بڕێنراوەکانیشی لە گەڵدا بێت. زۆر بەخێرهاتنی کاک جەزا و وەفدی یاوەریەکەن کە لە مەڵبەندی سلێمانی و تەشریفیان هێناوە وەکو پشتگیریەک و دایمەن پاڵپشتی و پشتگیری تەندروستی سلێمانی بوون بەڕاستی لە سەرەتای کۆڕۆناوە ئەگەر پشتگیری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرەکانی نەبووە ئەمە نەمانەتوانێت خزمەتە باشە بە خەڵکی هەرێمی کوردستان و بە سلێمانی بکەین و لە سەرەتای کۆڕۆناوە خۆتان نەزانن کە لە بێ موچەیی و لە دواکەوتی موچە کارمەندان و پزیشکان نەیانەتوانێت خزمەتە بکەن بەڵام بە پاڵپشتی دارایی ڕاستەوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خزمەتە بەردەوام بووە. هەلێرەشەوە ئەمانەوێت بە ئاماژە بۆ بکەین کە لە چەند ڕۆژی داهاتووە بە تەمایان دوو بەشی تر بکەینەوە هەر بۆ خزمەتی کۆڕۆنا ئەویش بە پشتگیری بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاسی شێخزەدا دەکەین مەسئولی مەلبەندی سلێمانی بەهاتنی شانازی پێوە دەکەین سپاسی بەناو خۆم بەناو ڕێکخراوەکەم سپاسی بەڕێزی دەکەم. بەڕاستی من بەخۆم هەرچی کردم لە سلێمانی بەوازی خۆم دەزانم باشی خۆم دەزانم دەست پێم خۆشە حیوارێک هەبێ نێزیبوونێک هەبێ لەمابەینی ئێمە و هەموو مەسئولەکان لە کوردستان لەلایەک چ فەقیر بێ لەلایەک چ مەسئول بێ پێمان خۆش حیوارێکمان هەبێ ئەو حیوارە ئەمە لێک دی نێزی دەگاتەوە. لە دوای کۆنگرەی چوار و بوونی سەرکردایەتیەکی نوێ لە هەیکەلی ڕێکخراوەی و حیزبیدا یەکێتی بڕیاریدا ئەولەوێتی کارەکانی تەرخان بکات لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ جیاوازی و بە گشتچین و توێژە جیاوازەکانەوە هەر بۆیە ئومێدی گەورەش لەسەر سەرکردایەتی نوێ و کار و بەرنامەی نوێی یەکێتی هەڵچنێنراوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.